ساڵتان لێ بەم کاتان باش بینەر و بیسەر خۆشەویستەکانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی هیوادارم هەموو باش بن تەندروست باش بن خۆشحاڵم کە لە ئەڵلقەیەکی دیکە لە بەرنامێکی دیکەی ئێوارانی سلێمانی هاتمەوە خزمەتتان بە دڵنیاییەوە هەموو ئەو میوانە بەڕێزانی سەردانمان دەکەن لە ستۆدیۆی ئێوارانی سلێمانی هەمووان خاوەنکار و چالاکی تایبەتن و هەمووان شایانی ئەوەن کە بە تێبینی و بە سەرنجەوە لە بەرنامەکانیان بڕوانی گویان لێ بگرین چونکە هەر یەک لە پێگەی خۆیان بەپێی پسپۆری خۆیان بەپێی ئەو تایبەتمەندیەی کە ئەو بەڕێزانە دەکاتە میوانی پرۆگرامەکەی ئێمە ئامانجێکی تایبەت هەیە بە تایبەت لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەو بابەتانی کە ئێمە دەتوانین سریان بکەین بیانکەینە جێگەی سەرنجی خۆمان جا پرۆگرامی ئەمڕۆمان زۆر تایبەتە خانمێکی زۆر بەڕێز و نەک تەنها بۆ خانمان کارەکەی جێگەی سەرنج و ئیلهام بەخشە بۆ هەمووان بۆ گەنجەکان بۆ هەرزەکارەکان بۆ هەموو ئەوانی کە دەیانەوێت بیرۆکەیەکیان هەیە بزان چۆن بازرگانی خۆیان دروست دەکەن و مەرجیش نییە لەو بیرۆکەی ئەو بازرگانی دروستکەی حەزەکەم لە پێشێکی ئەمانە بڵێم بۆ ئەوەی کە کەوتمە گفتوگۆ لەگەڵ خانمی بەڕێز و میوانمان ئێوە بیرۆکی ئەوەتان لەلابێت هەمیشە ئێمە بۆ دروستکردنی بازرگانی وەرگرتنی بیرۆکە لەو کەسانەی کە پێش ئێمە گەیشتون بە خاڵێک کە ئێمەش ئاوات دەخوازین گەین بەو خاڵە مەرج لاساییکردنەوە نیە یاخود هەمان هەنگاوەکانی ئەو دووبارەکردنەوە نییە پرۆگرامی ئەمڕۆمان لەسەر دروستکردنی هەندێک کاری دەستیە کە لە جوانکردنی ناوماڵ و بۆ بەخشینی دیاری و بۆ زۆر بیرۆکە کە دواتر میوانە بەڕێزەکەمان پەیوەندە لە چۆن بەکاردێنرێ بەڵام دەکرێت تۆی بینەر سوودی لێ بینی بۆ ئەو بیرۆکەی کە لە خەیاڵی خۆتە جا لەگەڵمان بن لەم پرۆگرامەوە هیچ کاتی لێ بە فیڕۆ مەدەن هیوادارم کە ئێوەش هەمان سوودی لێ بینن کەوەکەوەی من لی چاوەڕوان دەکەم خات و سرواسمان زۆر بەخێر بێت خۆشحاڵم کە ئێوە دەبینم بەڕێستان هەم دامەزرێنەری گروپی خەیاڵی خانمان بۆ کاری دەستی و خۆتان و کارە دەستەکانشتان بەخێر بێت زۆر سپاس بۆ میوانداری ئێوەی خۆشەویست لە شتان ساغ بێ و ماندوو نەبن سپاس دەکەین لەگەڵ ئێوەیە دەستان خۆش بێ و هەمیشە دەستڕەنگین بن بیرفراوان بن خەیاڵتان هەمیشە شتی جوان بنەخشێنە خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستانم پرۆگرامە پێشکەش دەکەین و دڵنیام ئەم پرۆگرامە ئامانجێکی زۆر تایبەتی لە دواوەیە بۆ بینەرە بەڕێزەکانمان هەم بیسەرەکانمان لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی ئێوە دەستان پێ کردووە بەڵام ئێستا کاتی بەردەوامی و هەنگاونانە خەڵکانێکی دیکە هەن بیر ئەکەنەوە بۆ ئەوەی چۆن دەست پێ بکەن جا تایبەت ئەگەر بۆ خانمانیش ئێمە بپرسین کە کاری دەستی یاخود دروستکردنی بازرگانیەک بۆ خانمان تا چەندە قورسایی هەیە لە دەستپێکردنە و لە دوای دەستپێکردن هەمانە قورسایی هەیە دیارە بە بۆنەوەی کە گەنجانێکی زۆرمان هەیە دانەمەزراون خوێندنیان تاوا کردووە یاخود کۆمەڵە خانممان هەیە لە ماڵەوە جگە لە بەڕێوەبردننی ماڵەوەیان کاتی زیادیان هەیە ئەتوانە سوودی لێ ببینین بە هەرە و توانەکانی خۆیان بخەنە کار و هەم بەشداری چالاکی و فیستیڤاڵ و پێشانگاکان بکەن و هەم بێتە سەرچاوی داهاتێک بۆ خۆیان بەڵام سەرەتا پێویستەکە ئەو ئیشەی کە ئەیکا یعنی لە مێشکی خۆیەوە داینی ئەندرەم شتە سەرەکیە خۆشی بوێت ئەوە نیانی شتێک نەبێت لاوەکی بێ و گرنگی پێنەدا هەر هەڕەمەکی بیکە پێویستەکە خۆی بۆ یەکلای کاتەوە بە دڵسۆزانە ئیشی لەسەر بکات و لە قسەی خەڵکی نەترسێ لەو شتانش نەترسێ کە ئەبنە بربەست لە ڕێگەی بۆ نمونە ئەگەر ئەم ئیشە سەرکەوتو نەبوو ئەکرێ ئێمە ئامانجەکەمان دیارە بەڵام ئەکرێ ڕێگاکەی بۆ بگۆڕین بەم ڕێگایە ئەکرێ سەرکەوتو نەبم چکە یەکەم هەنگاومە بەڵام نابێنە ئومێد بێسەمە زۆر خانم هەیە سەرەتایەتە ناو گروپەکەمانەوە کارێکی جیاوازی هەیە کارێکی جوانی هەیە بەڵام تەحملی ئەوە ناکات لە پێشەنگا کە ئەو ڕۆژە هیچی نەفرۆشتوە یاخود ئەگەر یەک پارچەی فرۆشتۆڵە ئەتەواو پێشەنگا بە کەڵکی من نایە من ئۆنلاینەکە بۆ من باشترێکە هەم هەموو کاتپیان دەڵێن مەرجیە لەم چالاکیە لەم پێشەنگە لەم فیستیڤاڵە تۆ سەرکەوتو نەبێتی یاخود هێشتا خەڵکەکە بەرهەمی تۆی نەناسیوە چۆنەڵی ئیشتا تەڵەبی کاری توان نەکردو نابێت ناومێت بن کاتە نەکەونە ئەو هەڵەیە کە زوو بڕیار بدەن زوو لەسەرەوەی کە بە یەک هەنگاو یەکسەر بوەستن جا لە نێو قسەکانە باسەکرد نەکەونە ژێرباری قسەی خەڵکیەوە لە کۆمەڵگەی ئێمە زۆرترین قسەی خەڵکی لە ڕۆخێنەرەکەی و کام جۆرەیە چییە؟ لە ئێستا ئەکرێ بڵێم باشترە لە 4 ساڵانی تر ساڵ بە ساڵ خەڵک زیاتر تێگا لەوەی کە ئافرەت کاتێکە چێتە دەرەوە کارەکات مەرج نییە هەموو کەس لێ ڕازی بێت گرنگ عیلەکەی خێزانەکەی لە پشتی بێت ئەو ئافرەتە سەرکەوتۆ بێ بە دڵنیاییەوە بەڵام دڵنیا بە لەوەی زۆر شت هاتۆتە بەردەمان لەوانەیە گاڵتە پێکردنێ بێ قسەیەک بێ شتێ بێ
بەڵام سیرەکەی دوای چەند ساڵێ ئەو کەسی کە گاڵتەکەی کردووە ئەو کەسی کە قسەکەی کردو لە پاشەم لە سیرەکەی ئەو یەتە سەر ڕێگەی تۆ ئەوێت لەگەڵ تۆ ئیشکە ئەوێ بێتە ئەو هەنگاوانی تۆی کە هەڵگرتووە تۆش ینی بتوانێت کارەکانی خۆی بەکو تۆ بەڕێکە چکە ئەبینێت تۆ سەرکەوتویت هەنگاو بە هەنگاو ڕۆشتی گوێ نەداتە قسە ئەویش ئەوێت هەمان هەنگاوی تۆ هەڵگرێت. ڕاستە. سروەخان ئەمە پرسیاری دامەزرانی گروپەکەت لێ بکەم. بیرۆکەی دامەزرانی گروپەکە دەچێەوە هەڵ بە کاتێک کە پێشتر خۆتان دەستان کردبوو بە ئەنجامدانی کارەکانتان هێشتا پرسیارم لێ نەکردووی بزە بچی ئەگەر چی ناکەی حەزەکەم جارەمانە بزانم جاچینە وردەکاریەوە. گروپەکە چۆن بیرت لێ کردەوە بۆ پێویستی ئیشەکەی خۆت بوو یا پێ دوا و پێویستە خەڵکی کە بێتن جۆری کارەکەی تۆ؟ وڵی ئەکرێ بڵێم چۆنەڵی هەنێ شت هەیە لە دەسەڵاتی خۆتانی قەدەرە نیەتە بەردەمت. 5 ساڵام گروپەمان هەیە زۆر ئاستەنگ زۆر ناخۆشی زۆر شت هاتوۆتە بەردەممان بەڵام سبحانەڵا هەر چۆنەڵێ هاڵی چۆنڵی خی گەورەتەوە بێتە خزمەت کارێ بۆ ئەوانی تر ینی بەبێ بەرامبەر شتەکە خۆبەخشیە بەڵام بە شانازیەوە کۆمەڵێک خاتونی بەڕێزمان هەڵبژاردۆ کە کارەکانیان جیاوازە حەزمان بەکاری تەقلیدی و دووبارە نییە حەزەکەم لەسەر مێشک و خەیاڵ و بیرۆکەی خۆیان ئیش بکەن بۆی ها شتێکی جوان ببەخشی نەک هەر خەڵک سێرکا بڵێ ئاماکاری دەستیە درها شتەکە بەلایەوە ئەوە نەبێ بەڵام کە شتەکە تەرتیب و جوان بڕێک و پێک بوو یەتە پێشەوە سەیرەکە و سەرنجی ڕاکێشێ ئەمان جێمە زیاتر ئەوەیە کە کاری دووبارە نەکەن و دەستکەن بە کاری بەهری خۆیان داهێنان و بیرۆکەی خۆیان بێت. جەنابتان خۆتان تایبەت لە مۆمان کار ئەەکەن یاخود وەکو کاری دەستی کاری تریشەکەن؟ وەڵاهی هەر لە مناڵیەوە دەستی ڕسمم هەبوو ئێستا تابلۆکانم بهێناوە چکە درەنگ پێتاوتم بۆ بەرنامەکە شتەکان لە دوکانە نە ئاستاییە ئیتر نەمتوانی بچم بیان هێنم هەر ئەو نە حزوریان هەبوو دوانی دوکانەکەمان پێ بڵێ قەی ناکە ئەمە نابێتە ڕێکنامە پشتگیری و سەپۆرتە بۆ ئەو دەستی کارانەی کە کوردن و بەڕاستی من بە گرنگ ێزانم هەموو میدیایەک بەردەوام بێت لە بەیادێنانەوەی ناونیشانی ئەوە و شوێنی کارتان. سەلامەت منیاخۆ وڵای من لە ئۆرزی دوکانم هەیە لە شەقامی ئۆرزی لە سلێمانی ئیتر ئەگەر ناونشانی زیاتریشیان ویست بەسەر ئێمەش دوای پێیانەڵێن کە خەزی کرد سەرداتان کات بڵێ. ئیتر گروپەکەیش لە 2009 دروستمان کرد لە 3/5/2009 یەکەم چالاکیمان لە فامیلی مۆڵ ئەنجامدا گەورەترین چالاکی بۆ کاتە گروپەکە هێشتا ناومان لێ نەنابوو بەڵام گروپم بۆ جیا کردبوونەوە ئیتر ئیشەکەیان بەدڵ بوو جەمال 3-4 پیاویشمان لەگەڵ بوو ئیشی دەستڕەنگینیانە کرد ئیتر دواتر خانمەکانتیان وڵی سروەخان حەزەکەین هەر خۆمان بین ینی کە دوایی کە جیامان کردن ئەوان تۆ زێ ناڕەحات بوون بەڵام وتمان ئێوەی پیاوان بۆ هەر شوێنێ بۆ دەری وڵاتی دەتوانن هەنگاو بنێن بەڵێ ئیتر ئەوان سربەخۆ خۆیان شی تریان کردووە بەڵام ئێمە هەتاوەکو ئەم ساڵیش هەر بەردەوامین بە خۆشحاڵیەوە و شێوازی دروستبوونی گروپەکەش زۆر جار ئەم پرسیاریان لێ کردم بۆچی چۆن گروپەکە دروست بووە چۆن بوو بێ سەرپەرشتیاریان شتەکە خۆڕسکی بوو ینی لێ بۆ چەند چالاکیەک ئاگادارم کردنەوە جەماعەت گروپم بۆ دروستکردن ئەم فڵان چالاکی هەیە شتەکانم بۆ ڕێخستن سەرپەرشتیم کردن ئیتر چۆنەڵی زۆر پێیان جوام و چکە مەسئولیت دڵسۆزی ئەوێ بەڕاستی یعنی تۆ گەر نەتوانی هەنگاوێکی باش هەڵگری قورسە بەڕاستی مەسئولیت زۆر قورسە وەکو ئێستا حالیان زۆر جار ینی بڕواکانی خاتون مانتیایە لەوانە بڵم تەمەنی 80 ساڵ ببێت 70 ساڵ ئاوا ببێت بەڵێ ینی بە تەمەترین خانمی گروپەکەمانەڵە تۆ وەکو دایکمان وای تۆ هەرچی بڵێ ئێمە بە قسەتەکەین ینی مەبەستی ڕۆحە بەڵێ مەبەستی ئەوەی ینیڵێ ئەو نە دڵسۆزی بۆ مان هەر شتێ بکەین ینی ئەوە پەڕی دڵخۆشیە بۆ من هەمیشە لە خزمەتیان کەسانی لیدەر دروست دەکات سەرۆکی گروپ و ئەوە دروست دەکات اینجا حەز دەکەم باسی ئیشەکانی خۆتمان بۆ بکەی بە تایبەت ئەمانەی کە ئامادەت کردوون چۆن پێم وابێ بەشی زۆری ئەمانەی لێرەن دروستکردنی خۆتە واتە هەم لە مۆمەکە و ئەو پێکاتە و مادەی مۆمەکەشی تێدایە ئەو مادە سپێکە لە بەردەمی خۆتە و نمونەی لای منیش هەیە ئەوە چییە و چۆن کاری لەسەرەکەن؟ دیارە ئیشەکان چەند جۆرێکن ئەمەیان کاری حەجەری پێڵن بەردیە بەڵێ وەکو گەجوایە ئەیگریتەوە و بە ئاوەی گریتەوە ئیکێتە ناو قاڵب بە شێوازێکە قیاسەکەی بگونجێ بۆ وشک بوونەوە نە ئەوەیە زۆر تونگ بێن ئەوەیە زۆر شل بێ ئەیکێتە ناو قاڵبەکە و دوایی تقریباً 3-4 ڕۆژ پاش ئەوەی کە خەیتە بەر خۆر و بۆ هیچ ینی بڵێن 24 ساعت
تاوەکو 6 سعات ئەگەر قاڵبەکەی بۆ نشتێکی ئاسایی بێوەکو ئەمە تقریبا 6 سعاتێکی بەسە بۆ وشک بوونەوەی بەڵام هەنێ قاڵبمان هەیە ئێستا ئەوەی شوێن مۆمەکە کەشقاتەکەی لەگەڵە بەڵێ ئەوە تقریبا 24 سعاتێ بێت چکە قاڵبەکەی سەر و خواردە ئاندرێ ئەبێت بە زەخت دەریێت ئۆزە ئیزعاجە لەو حاڵەتە پێویستی بە وشک بوونەوەی زیاترە بۆی پارچەکانی نەشکێت چکە هەنێ پارچە هەیە ناسکە هەرچەنە ئەمە ئەم مەوادە ئەسڵیە فەڕەنسی ینی یاخود تورکی پێڵێن بەڵام لە دەرەوە ئێوە بۆتان دێت من لە بەخاوە شتەکانە هێنم خۆم تەڵەبیەکەم هەتا هەر لە ناو کوردستان نییە یان لە شارێکی خۆمان نییە ناوەڵە ئەوانیش هەر لە دەرەوەی وڵاتی هێنن یانی شتەکەی وڵاتی خۆمان نییە بەڵام بە خۆشحاڵیەوە ئیشی لەسەرەکەین وە پێشتر من لە پەیجە بیانەکانم بینی زۆر بەلامە جوان و بەس بمزانی ئەو شتە چۆن دروستەکەی جایسە کە مشتریە کە ئاوا سەیریەکڵە دڵم نای ئەو مۆمەداگرستیانم ئەنجا هەستەکەمەها ئەویش بە هەمان قۆناخی منە ئەڕوات مای سەرکەوتنی جوانی ئیشەکەی خۆش دەورەبینە بەڕاستی چونکە شتێک زۆر جوان نەبێت ئەوەندە چۆن لەی چێژی ئەوە نابێ بیپارێزی خۆجا ئەمە شوێن گوڵە هەم ئەتوانی بۆنیشی تێکی ئەو بۆنی ناوماڵ کە چیلکەکانی تایە و بۆنەکە بڵاوکاتەوە شتێکی زۆر جوانە هەم ئەتوانی ئەوسە سینیەکانم بیرچوێنە ئێستا بم لە ئەو ڕەنگە شینانە بەیەکەوە لەسەر سینیەکدانەی ئەم گوڵدانش گوڵێکی لابلابی تێکی کە ڕەگەکاتیە و ئاویتەیەکەی شتێکی زۆر ناوازایە بە دەستخۆشەوانە هەمووی بیرۆکە و دەستڕنگینین بە هەماشتر لە مۆمەکەیش کە تۆ ساها ئێستامە ئەگەر ببینی هەمووی ئیشی تیا کراوە ینی شتێکی سادە نیە قاڵبێکی سادە نیە قاڵبەکە ڕەنگەکان تێکەڵەکەین لەگەڵ بۆنە بۆی جوانێکی زیاتر ببەخشێ هەنێ ڕەنگەکان زەوق و سەلیقەی خۆتن چونکە ئەمە شتێک نییە بڵێ بۆ دیاری کراوێت دەست خۆتە کاڵی و تۆخی و ئەوانە بەڵێ هەنێک ڕنگ پێویستی بەوە هەیە دوو ڕنگ تێکەڵکەیت بۆی شتێکی سروشتی ببەخشێ بۆ نمونە ئێستا پێشتر هەمان بۆ ئێستا ئەو گوڵە بەمەی ناو بۆکسەکە گەر سێرێکیکەی دوو ڕەنگە ڕەنگی سپی و ڕەنگی سوورکە تێکەڵ کراوە دواتە ڕەنگێکی پەمەی جوانی بەخشیوە نازەم کامەرەکەەوە خۆی ئەیگەێنێ بەڵێ سەر پەڕی گوڵەکان بەزە ناسکترە دەست خۆش بێ بەڕاستی زۆر تایبەتن ئەمەیان چییە سروەخان ئەمەش هەرمۆمە هەنێک کەس هەیە حەزەکە لە ناو شوشابێ هەر هەڵیە چڕی ئەوە ئەمە سەرقاپی هەیە بە پێشوت پێش بەرنامەکەش لاسیەکەی تونە ئەمە تەمەەن پەشی سەرەوەی شەفافە چەند چینێکەواتە مۆمەکەی مۆمەکە بۆنیشیان خۆش ژێرەوەی هەر هەمان مۆمە سروشتیەکەیە ڕەنگایکەی هەر هەمان ڕەنگە بەڵام بۆنی زیاتریتیایە بەڵام سەرەکەی چۆنەڵێ ڕەنگی ئاویە مۆمەکە ینی هەر مۆمە ئەوش هەرمۆمە پرسیارە ئەویان وەڵامم وەرنەگرت تایبەت لە مۆمە کارەکەی وتت هەندێک وێنەشم هەیە لە ژوور و ئاساییە خزمەتانە گفتوگۆکەمان گەرمە ماشەڵڵا وەڵاهی سەلامەت بی هەر لە مناڵیەوە دەستی ڕسمم هەبوو کاتە لە یەکی سەرەتایی وترها وردە بەهرەکانە دەرەکەی مامۆستا خۆشیێوی جیاتەکاتەوە لە تەلەڤەکانی تر گرنگی زیاتر پێەیە هەموو ساڵێک هەتاوەکو قۆناغی جامیعایشم تاوا کرد هەرچەنە خۆم بڵێن بەشی ئیدارەم تاوا کردووە زۆر دوورە لە ئیشەکانی خۆم بەڵام نادور نییە ئیدارەیەوەی باشەکە ئیدارەکە لە ڕووی بەڕێوەبردننی گروپەکەەوە ئیسفادەم لێ کردووە سپاس بخوا بەڵام ئیشەکانی خۆم زیاتر زۆر لاوانشتی تر هاتبێتە بەردەمم بەڵام بەشی ڕاگەیاندن و بەشی هوەری وەها ئەو شتانە زۆر هیوایەتم بۆ حەزم لێ بووە کاری ڕسمم هەیە کاری تابلۆی زەیتی بە لەسەر کانڤازێک کێشم بە بۆی زەیتی هەم قەڵم ڕەساز ئیشم کردووە کاری ئەکلیریکم کردووە کاری سیرامی کاری ڕایزن هەیە هەر بۆ فرۆشتن زۆرینەی تایە بەڵێ کاری زەغرەفەم کردووە کاری ئەکسسواراتی خانمان کاری دیزاینکردنی کڵاوزەڕی خانمان ئەزمونە زۆریان لە کارکردنەکە خۆی بابەتی هودەر زۆر هەندێک جار زۆرێک لە هونەرمەندەکان ئەو شتیان لێ ئەویستم ئەڵێ ئیشم زۆرە بەس من پێم وایە بابەتەکە لەوە نییە مەسەلە ئەوەیە کە هونەر خۆی ئەوەندە بەربڵاو یەکێک کە زەوق و سەلیقەی هونەری هەبوو ئەتوانێت لە هەمووی کارکە ئەمان نابێت بەوەی بڵێ سەنعاتی زۆر و فەقیرە سەرەکا بە کورد و تەریق ئاڵە سەرگا بام کونێکە اینجا من بڵێ حەزمی لەسەر خوێندنەکەش شتێک بڵێم هەم لە شتان ساغ بێ دەست خۆش بێک خاوەن بڕوانایمێکی زانکۆ و ئەکادیمین بەڵام ئەو شتەش زۆر گرنگە کە مرۆڤ چۆن سوود لە بڕواناوەکەی ببینێت تێبگالی بۆ شتێکی دیکە جا من مەبەستەکەی من لەوە بوو دوور نیت لەبەری کاری ئیدارەدان و کارگەڕی مەرج نییە تەنها بۆ دام دەستگایکی حکومی میری بێ بەڵکو ئیدارەدانی ئێرەش فێر بووی هەر لەو ڕۆژانە لەگەڵ هاوڕێکی دیکەم لە دەرەوەی پرۆگرام باسمان لەوە کرد لە کاتی قوتابخانە زۆر ئەمە گلەی ئەومانە کرد
تەسەوەڕەکەم زۆربەی زۆری کورد ئەم گلەیی کردووە لە بەرخۆیەوە توێتی باشە من کیمیا و فیزیان بۆ چییە بەتایبەت لە شەوی ئیمتیحانە هیلاکەوە دەستیەوە بەڵام دواتر لە ژیانی دواتر و ئەزمونەکانی ئەبینی لە جێگەیەک لە جێگەکان زۆر سوودی لێ ئەبینی ئەمە گرنگە ئێمە بیخەینە بەرچاوی کۆمەڵگە و هەرێکە لە شوێنی خۆیتوان پسپۆڕی خۆی لە شوێنی کە سوودی لێبینێ جانابشتان کە نمونەیەکی زیندوی ئەوەن بۆیە حەزم کرد لەسەری قسە بکەم شتێکی تر کە حەزەکەم بپرسم ئەوەیە کە سەبارەت بە کاری دەستی و ئەو کۆڕ و کۆبنەوانی ئەیکەن پێشانگاکانی کە ئەیکەن سەرڕای ئەوەی کارەکە خۆی لە سفرەوە تا کۆتایی بیرۆکە و زۆخ و سەلیقەی خۆتانی ئەوێ بەڵام بۆ بە بازارکردن چی ئەکەن ینی ئەمان پێما بێ هەنگاوێکی جیاوازترە وانە چونکە تۆ بەرهەمەکەت دروست کردووە و بە شێوازێکی جوان کوالتێکی باش بەڵام ئەو بیرۆکانی دواتر چیتان پێویستە بێ بۆ بازارکردنی حالیان ئێستا پێشەنگاکانکردنەوەی فیستیڤاڵ و گرنگیدان بەکاری دەستی لە 4 ساڵانی ڕابردووە زۆر بووە چکە گەنجانێکی زۆرمان هەیە ینی ئیشیان نییە لەو حاڵەتە پەیجێکدانێ پەیجێکی ئۆنلاینی تر کاری هوەری بێ یاخود هەر کارێکی تر بێت حەزەکان ها خۆی پێوە مەشغوڵکە هەنێک کار هەیە لەوانە بە ئۆنلاینەکە زۆر باشتر بڕوابڕێەوە بەڵام کارەکەی من و کاری نەخشی خەنێشم هەیە ئەویانم بیرچوو بۆ دەستی خانەوە زۆر سپاس ئەوە بێ حزوری خۆم هەوێ یانی لەو شوێنە خۆم ڕسمەکە ڕاستە خۆ بکێشم بۆ دەستی خانمەکە یاخود بۆ مناڵەکە لەگەڵ ئەوەیشە کارەکانی تریشم دائنێم و هەم سەرپەرشتی گروپەکەی شەکەم ینی هەمی بەیەکەوە تەرتیبەکەین بە هاوکاری هەموو ئەندامەکان بەڵێ ئەمە وەکو ڕێخستنی پێشانگاکان جیاواز لەوە لە سوۆشەڵ میدیا ئێسەزانین کە جێگێکی زۆر فراوانە ینی بۆ هەر یەک ئەتوانێت بەدەست خۆیەتی خاوەنی مۆڵێک بێ یا دوکانێکی بچووک بێ لە ڕێگەوە ئەکاونتێکە هەیەی پێشتریش پێش بەرنامەکە باسیەوە کرد کە زۆرێک لە بیانیەکان کاتێک کە سێری پیجەکانیان ئەەکەین کۆمەڵێک بیرۆکەی تایبەتیان لێ ئەبینین لێرە ئێوە چی ئەتان بەستێتەوە لەوەی کە نەتوانن بەرفراوانێکی گەورە دروست بکەن لە هەنگاوەکانی فرۆشتن یاخود لە زۆری و ڕنگ جیاوازی کارەکانتان وڵی ئەوەی زۆر ڕوون دیارە کری شوێنەکانە ساڵان پێشەنگە نێودەوڵەتیەکان یعنی هاوکاری خانمەکانیانە کرد کە کاری دەستیەکەن بێنە ناو پێشەنگاکانە و کۆمەڵێک کاری خوان نمایشکەن ئەو دوکانانە پڕکەنەوە کە کەسی تریتیانە ئەسڵەن جوانێک ببەخشێ بە شوێنەکە بەڵام ئێستا ساڵ بە ساڵ یەکەم جار 25,050 ئێستا بۆ بە 200 دلار ئیشەکرێ ینی و شوێنەکان کەپرەکان مێزەکان یعنی بەڕاستی ئەمە چۆنەڵێها ڕاستە و خانمێتە سەر ئیشەکەی خۆی بەڵام لە ڕووی مادیەوە کە ئێستا کوردستانی خۆمانی هاین بە جۆرێک لە ڕووی مادیەوە کەمێ لاوازە لەبەرەوە ئەوەش هەر بۆتە بەربەستێک لە ڕێگەی کاری دەستی و بازارکردن باشیش بێ بەڕاستی ئەبێ ئەوە لە یاد نەکەین کە خانمان هەر دەبێ یارمەتیان بدرێت چونکە بەتایبەت بۆ کۆمەڵگەی ئێمە هێشتا لەوە داین کە داوا ئەەکەین ینی هەوڵی ئەوە دەدەین خانمان بێنە دەرەوە ببنە خاوەنکاری خۆیان لە بەرەوەی بیرفراوانتر بن لایانی ئابوووریان باشتر بێ بەڕاستی ینی دەست خۆش ئەوەت باس کرد خۆزگە پێشانگانی و دەوڵەتەکان بە تایبەت شوێنەکان نەکەن یعنی بەڕاستی هەموو شوێنەکان وای لێ هاتووە ژن و پیاونەما نەوەڵا بەزی تر ئێمە تایبەت بە کاری خانمان ئیشەکەین چکە پیاول بە هەر شێوازی خۆیان هەرداوا کرد ئەروەڵا عنی ئێستەمە بە جاریوە بە گروپ شوێنمان گرتووە بە 1,000 دلار یعنیکی 100 دلارمان داوە لەو حاڵەتە لەوانە ئیسفادێکی ئەو توشمان نەکرد بێت بەڵام تۆ چیتە شوێنێکی تر هاوکاری شتەکە ئەسڵان لەوانێ ماڵێک بێ شوێنێک بێ ئەڵە پێم خۆشە دەمێزی گروپەکەتان بێنن داینێن ئەسڵان شوێنەکەش جوانەکە ماڵەکە جوانەکە لەگەڵ ئەوەی هاوکارێکی زۆر باشە بۆ خانمەکە بەتایبەت ئەم کارانە بەڕاستی ئەوەندەی هیلاکی و ماندووبوونی دەستی هەیە و ئەوەندەی حەقی فکریەکەی هەیە پێم وانە حەقی مادەکانی هەرچەنە گران بێ بەس هێشتا حەقیەوە پڕ ناکاتەوە چونکە تۆزێ با پرسیاریەوە بکەم ئەوەندەی تۆ بەرکەوتنت هەبێ لەگە خەڵکی ئێمە گەیشتۆتە ئەو ئاستەی کە لەوە تێبگا ئەم کارە ئەبینێ تەنها حەقی مادەکە نییە ئەمە جیاوازە لە گەڵ شتێکە با بڵێن کارگەیەک دروستی کردووە بەڵکو ئەمە حەقێکی فکری و مەسەن سەو پارچێکی هوەریە لە ماڵەکە تا هەزبێ دروستە وڵی لەو تێگەن بخوایە ئەکرێ بڵم ئەکرێ بە چەند بەشێکەوە هەنێک هەیە بۆ منەگەر باسیکەین هەنێک هەیە زۆر ڕۆشن بیرە ئەسڵەن ئەڵێ من لاانە پێویستیشم بە من نەبێ بەس حەزەکەم هاوکاری و سەپۆرتێکی ئێوەی بەڕێزکەم یعنی ئمە خۆشە
لەگەڵ ئەوەشە ئێمە دیارینی یاخود ناونیشان پەیجوشتینی ئەنج دوای ئەوە هیوا هەیە معاملەی ئەکا باشە معاملەکە لە بەرەوەی کەسەکە پێت خۆشە تۆ ئەم ئیشەکەت بفرۆشی هەمەوەی کارەکە بەزەیشەوە سێری نەکە ینی بزانێت شتێکەکە حەزی لێ دروستە نا ئێمەش قەت لەگەڵ ئەوانین بەڵام ڕێزی لێ بگرێت ئێستا هەنێک کەس هەیەنی ئەجا ئەوە چی خۆ خۆشمەزانم دروستی کەم ئەو قسەیە زۆر جارێتەوە بەردەمان ئەندامە تازەکان لە سروەخان زۆر ناخۆش فڵان کەس قسەی کرد باسی ئەوەی کرد نرخی ئیشەکەمی نەزانی نازام ئەڵم بە قوربان بەخۆ بە زۆر قۆناغا ڕۆیت نابێت گوێی بدەیتێت ئەمە یەکەم هەنگاوە ئەسڵەن نابێت گوێی بدەیتێت و لەبەر ئەوە زۆر شدێتە بەردەمان بەڵام لایانی ڕۆشنبیری ئاستی کەسەکان دەورەبینێ هەنێک کەس هەیە زۆر ڕێزی لێگە ئیکاتە دیاری بۆ ئازیزانی هەنێک کەس هەیە معاملەیەکی کات هەنێک کەس هەیە ئەسڵەن ئیشەکە یشکێن ئەڵێ بۆ منە من جاری وایە مۆم بە 5,000 ئەڵی بە 500 نابێ درواڵ جاریا هیوا هەیە ئەڵم ئەندامەکانێک کە زۆر جار بەیەکۆ لە چالاکیەکانان بەیەکوین ئەڵێن چیەوە یە بۆ لای من دەردە دڵی خۆی هەڵە ڕێژەوە وڵی خەریک بوو لەگەڵ ئەو ژنایە لەگەڵ ئەو پیاوە بیکەم بە شەڕ ئەڵێ تواوە کەی ئیشە ئەوەت نازانم چی ئەو بە منە نامەیتێ ینی تۆ زۆر جار تووشی حاڵەتی نەخوازراوی شەبی ئەوە لە هەموو دۆخێکە هەیەنی لەخوا بەزابێ بابەتەکە بەس بۆ ئێوە ینی لە هەموو بازرگانیەکە دروستە بەڵام ئەکرێ بڵێم ناوە لە 4 وڵات دەولاترەوە معاملەی لەگەڵ هەروایە بەڵام ئەکرێ بڵێم سپاس بۆخوا ساڵ بە ساڵ کاری دەستی بەرە و ناساندنێکی باشتر دەڕوات بەدڵنیاییەوە چکە مەوادی خامیەت دروستەکەی باڵ جاران کە ئەو کاری دەستی هەر بیریشتی کۆنە و چۆنەڵی ئەوە تەکەوتەوە کە سوودی لێبینێ لە بابەتێکی تردا هەر ئەوە هاتە خەیاڵە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە کارەکان بەرەو پێشەوە چێزیاتر لە شێوە ساغ بێت نمونەتان زۆر بێت و هیوای ئەوتان بۆ خوازم کارەکانتان نەک تەنها لە ئەکاونتێکی یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە پێشانگەیەکە بمێنێتەوە بۆ هیوایی کە هەنگاو بنێت بۆ دوکانی گەورە و مۆڵی گەورە و شوێنی زۆر زۆر تایبەت هیوای ئەوە دەخوازین و زۆر زۆر خۆشببختی نێمە لە کۆمەڵگەی کوردیدا کە ئاستی بەرەو پێشچوون بە شوێکی زۆر باشە دڵنیام ئێستا کەسانێکی باشمان هەیە و دەگاتە خاڵێک کە هەمووان لەوە تێدەگەن پارچێک لەو پارچانە حەزەکە لە ماڵەکەی هەبێ بۆ پاراستنی مێژوو بۆ پارچەیەکەوە لەم سەردەمە دروستکرا و 10 ساڵی دیکە زۆر زۆر بەقیمەتر ئەوێ هەموو ئەمانە بۆ ئەم کارانە شیاون بەڕاستی و وەکو خاتون خۆی باسی کرد ئەمانە کۆمەڵەکارەکەن بەڕاستی بەتایبەت وەکو دیاری دەبەخشرێن خەڵات دەکرێن لەبەرەوەی لەبەر جوانی و کاری وردی تێدا کراوە جا من کاتی پرۆگرامەکە ئەوەندە بوو کە قسە لەگەڵ بەڕێستانە بکەم زۆر زۆر شتی زیاترەیە لەگەڵتان قسە بکەین بەس بەشی سەرەکی مەبەستم ئەوە بوو کارەکانتان زیاتر بناسین ئەوەندەی کە داتان ناسن و سەردانتانەکەن و ئێمەش خەڵکانێکی دیکە هەیە دەبینن و دەست خۆش بێ ناو نیشانیشتان کە دیارە لە شەقامی ئۆرزێر شاری سلێمانی سروە ئارتستی کاگەر پیجەکەشیان بە ناوی سروە ئارتست لێرە ئەمەیە نووسراوە سروە داشی خوارەوە ئارتستیک ئینستاگرامم زیاتر لە ئینستاگرام زیاتر چالاکن من بۆ بەڕێستان و هەر کەسێک کە دێتم پرۆگرامە بەڕاستی زۆر زۆر لە لام گرنگە ئەو شتە جیاکەینەوە ڕکلامی بازرگانی ڕاستار هەیە من خۆمێکێکم لانی زۆر زۆر ینی لەو بوارەشە تێگەشتێکی زۆر باشم هەیە و کاریش باشی تیاکەم بەڵام سەپۆرتکردنی ئێمە لە ناو یەکا بۆ یەکتر زۆر زۆر گرنگە کاری میدیایی ئەو توانایی کە هەیەی دەیخاتە گەڕ بۆ بەڕێستان هاتوون سەلای ئێمە و ئەو کارە دەکەن و کاری ناو خۆی خۆمانە زۆر گرنگە ئێمە جیاکەینەوە و پێویستە هەمومان لە هەموو لایەکەوە بەڕاستی ئەوەی کە بەرهەمێک لەو بەرهەمانی سروەخان یاخود هاوشێوەی سروەخان دەکڕێت پێویستە لە ئەکاونتەکەی خۆی جارێکی دیکە ڕکلامی بۆ بکاتەوە بەڕاستی بۆی خەڵک ناونیشانی بزانێ و بەرفراوان بێ ئەگەر شتێک مابێ بەڕێز دویستە بێت باسیکەی من نەمپرسی بێ یاخود لە یادم نەبێ کۆتایی پرۆگرامەکە ئەدەم بەڕێستا زۆر سپاستانەکەم ئەکرێ بڵم بەرنامەیەکی جیاواز بوو چکە هەنێ بەرنامە ئەچین ئەڵە نابێت ئەکاونتی خۆت بڵێ یا ناونیشان ئەمە ئەنی سەپۆرتێکی باشە بۆ ئێمە سپاستانەکەین گەورەی خۆتانە سواسی ماندووبوونتانەکەم کە گرنگیتان داوە بە کاری دەستی و بەرهەمی ناوخۆی بە تایبەتیش خانمان دەستان خۆش بێ دەشتان ساغ بێ و هەمیشە سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ بینەر و بیسەرە بەڕێزەکانمان هیوادارم سوودتان لێ بینیمێ وەک لە سەرەتای پرۆگرام وتم زۆر زۆر گرنگە ئەم نمونانە ببینین کە ئێمەش هەنگاوی خۆمان دەست پێ بکەین ئەوانەی بیرەکەنەوە و بەرهەمێکیانە شتێکیانێ لە خیاڵتان بیهێنە دەرەوە با لە جیهانی ڕاستیە بیبینین ئەوەی کە هەنگاوەکەی دروست کردووە هەنگاوی گەورەتر بنێ